لە ڕوانگەی قسەکانی ترامپ بۆ قسەکانی نەتەنیاهۆ دەردەکەوێت کە ئەوان لێدانی گورزی سەربازیان هەیە و ئەنجامی دەدەن و دەستیان پێ کردووە و وەکو ترامپ وتی ئەمە بۆ خەڵکی ئێران لە 47 ساڵی ڕابردوو داشتووە نهاتۆتە پێش. ئەگەر وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئیسرائیل بیانەوێت سیستمی یان حکومڕانی لە ئێرانە بگۆڕن ئەوە کاتە دوو شێوازەیە بۆ گۆڕینەکە. یەکێ لە شێوازەکان بریتی لەوەی کەوا لە کاتی خۆی لە عێراق و لە ئەفغانستان کردیان کەوا هێزی دەریایی و هێزی هەموو هێزە پیادانشی کەیانە بێن ناو خاکی ئێرانەوە بڕۆن بۆ تاران و حکوومەتەکە لێ بڕوخێنن یاوەتانە لە ڕێگەی ئۆپۆزیسیۆنەوە لە ڕێگەی نەیارەکانی ئەو دەوڵەتەوە وەکو چۆن لە لیبیا و لە شوێنەکانی تر کردیان هان بدەن و تەسلیحیان کەن بۆ ئەوەی کەوا بڕۆن سیستەمەکە بگۆڕن. بەڵام وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و ئیسرائیل تاکو ئێستا تەنها لە چوارچێوەی گورزی ئاسمانی و موشکیەوە شتەکە دەبینن و دەڵێن ڕۆژێکی نوێیە بۆ ئێرانیەکان، بەڵام تاکو ئێستاوە دیار نییە ڕوون نییە ئایا ئەمە بۆ تەواو ڕوخاندنی سیستمی سیاسەکەی لە ئێران یان نا. بەڵکو وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و ترامپ و نەتەنیاهۆ ئەمانە دەیانەوێت ئەم جارە ئێران زەرەر و زیانێکی گەورەی پێ بکرێت بە شێوازێکە نەتوانێت ئیتر وەکو دەوڵەتێک بامەڵێ بکات کە لە ناوچە خۆرهەڵاتی ناوەڕاست نفوزی هەبێت و کاریگەری هەبێت. ئەم جارە ئێرانەکان زووتر بەخۆیان کەوتن، زووتر ڕەتیاندایەوە و سنووری ڕەتداناوەکانی ئێران ئەم کاتە هەموو دەوڵەتانی خەلیج و هەتا وەکو هەولێریشی گردووەتەوە. وی ئەمە پێمان دەڵێت کە ئێرانەکان ئەم جارە لە ئاخوا ئامادەکردنێکی باشدا بوون بۆی ئەم جەنگە لە چوارچێوەی خۆرهەڵاتی ناوەڕاستی نوێدایە. بەڵام خۆرهەڵاتی ناوەڕاستی نوێ گۆڕانی جیۆسیاسی جوگرافیای سیاسی تێدا نییە. یعنی سێرکە گۆڕانکارەکان کە دەستی پێکردووە لە لوبنان و فەڵەستین و سووریا و ئێستاش لە ئێران و هەروەها لە یەمەنی سەرەکە گۆڕانکاری جوگرافی لە خۆ نەگرتووە. بۆ نمونە لە سووریا سێرکەن کە بەشێکە لە پرۆژەی چوارچێوەی خۆرهەڵاتی ناوەڕاستی نوێ لەوێ دەوڵەتەکە یەکگرتوو دەبێت لەبەرەوەی کەوا دابەش بکرێت.